هونەرمەندی دەنگخۆش شوان قەرداغی یەکێک لە هونەرمەندە دیارەکانە کە خاوەنی چەند بەرهەمێکی زۆر جوانە لە ئێستادا بەرهەمێکی نوێی بڵاو کردوتەوە بە ناوی ئارامی گیان بەشێک لە میوزیک ڤیدیۆکە ڕۆین دواتر قسە و باسی زیاتر دەرباری بەرهەمەکەکەین. هونەرمەندی خۆشەویست شوان قەرداغی لە ستودیۆ کورسات مەگەزین میوانمانە قسە و باسی زیاتر دەرباری بەرهەمە نوێ کاکین. کاک شوان بەخێر بێی. بەخێربێی سەرچاو بۆ جەناب کورسان خان بۆ تەواوی بینەرانی عەزیز و خۆشەویست. زۆر سپاس. بەرهەمە نوێیەکەت بە ناوی ئارامی گیان بۆ یەکەم جار لە پرۆگرامی کورسات مەگەزین بڵاو بووە. بەڵێ بەرهەمەکە خۆی کەی وادەی بڵاوبوونەوەیەتی؟ خۆی هەر ئێستاکە من لە حوزوری جەنابتا و لەو کەناڵە جوانی کورسات دانیشتوم. بەرهەمەکە بەرهەمی کورساتە. پێمان خۆش بوو هەر لە بەرنامی مەگەزینەوە یەکەم دەستپێکی بڵاو بوونەوەی بدا بە چاوی تاو ئازیزان و خۆشەویستانی کورسات بینەرانی کورسات. بۆیە پێمان خۆش بوو هەر لەم بەرنامەیەوە بڵاوی کەینەوە. گۆرانەکە گۆرانێکی کۆنا، گۆرانێکی مامۆسای گەورە سەعەلادینی بابە شەهابیە، یادی بەخێر. ئاوازەکەی وەبزانم هەر هی خۆیەتی. هۆنراوەکەی هۆنراوەی مامۆسا سوارەی ئەلخانی زادەی نەمرە. مۆسیقا و دابەشکردنەکەی کاک عەلی عەتا لە ستۆدیۆی خاک ئێمە کردومانە، هەرچەندە مۆسیقاکە هەر هەمان مۆسیقای خۆیەتی دامان ناوەتەوە. سیناریۆ و دەرهێنان و وێنەگرتنی کاک بارزان شاکاری خۆشەویست و ئەزیزە. بەرهەمی
کورساتی ئازیزە و پێشکەش بە جەنابتوو بە سەرجەم بینەرانی خۆشەویستی کورسات. دەستەکانتان خۆش بێ، زۆر سپاس. با لە سیناریۆکەوە دەست پێ بکەین. سیناریۆی تایە و باز لە چیەکە سیناریۆکی؟ خۆی ئێمە بەپێی شەعرە جوانەکەی مامۆستا سواری ئەلخانی زادە دامانناوە، بەڵێ هەر باسی جوانی کوردەواری و عشق و ئەو وشە جوانانی کە مامۆستا سواری ئەلخانی زادەی نەمر کە نووسیوێتی ئێمە هەر بەپێی تەکستەکە توانیمانە سیناریۆیەکی بۆ دابنین و لە کەشێکی جوانی کوردەواری لە ناوچەی قەرەداخ لە تافگەی سەرانسەری پێ ئەڵێنەوە شوێنە لەوێ وێنەمان گرتووە. لێرە پێم خۆشە ئاماژە بە شتێ بکەم کە زۆر سپاسی برای بەڕێز و خۆشەویستم کە کاروان قەرەداغی بکەم کە بەڕاستی ئەو دووسێ ڕۆژە ئێمە لە قەرەداغ بووین، ئەو ڕێژنشاردنەرمان بوو، ئەو بەڕاستی زۆر کاری باشی بۆ کردین و ئاسانکاری بۆ کردین و هاوکارمان بوو. سپاسی ئەەکەم، سپاس بۆ هەموو ئەو ئەزیزانەی کە لە پشت کامێرە یارمەتی ئێمەیاننا، چونکە بەڕاستی ئەم جۆرە کارانە کاری دەستە جەمعیە بە تەنیا ناکرێت. ڕاستە بەرهەمەکە وەک خۆی وتراوەتەوە یاخود گۆڕانکاری لە تێکست و لە ئاوازەکەی کراوە؟ نەخێر، بە هیچ جۆرێک ئێمە دەستکاری تێکست و ئاوازەکەمان نەکردووە. دابشکردنی مۆسیقاکەشی هەروەکو خۆیەتی، حتا تۆنی دەنگەکەش، تۆنی گۆرانەکەش هەمان تۆنە دامان ناوەتەوە. ئەمە تەنیا پێشکەش بێ بە بەو دوو نەمرە بە مامۆستا سەی ئەلادینی بابە شەهابی و بە گۆڕی سوارەی ئەلخانی زادە کە دوو کەڵا هونەرمەند و دوو کەڵا پیاوی زۆر جوانی ڕۆژهەڵاتی کوردستان بوون کە خزمەتێکی زۆریان کردووە بە ڕەوتی هونەر و مۆسیقا. بەڕاستی بۆچی ئەم بەرهەمەت هەڵبژاردەوەی بێڵێتەوە؟ ئەمە بەڕاستی چیرۆکێکی زۆر دوور و درێژە. من ساڵی 2019 سەردانی ڕۆژهەڵاتی کوردستانم کرد لە شاری سنا. پێم خۆش بوو بچمە سەر گڵکۆی مامۆستا عەباسی کەمەندی هەروەکو ڕێز وەفایەک، بەڵام کاتی ئاوڕم مایەوە لە تەنیشت مامۆستا عەباسی کەمەندی ئەم هونەرمەندە نێژرا بوو. بەڕاستی بۆ من جێگای زۆر داخ و شۆک بوو، چونکە ئێمەمانان کە خۆمان لەناو هونەراین و کاری هونەری ئەەکەین، من وەکو خۆم نەمزانی بوو کە کۆچی دوایی کردووە. یعنی بیرم لەوا کردەوە منش ساڵانێکی تر ئەگەر کۆچی دوایی بکەم لەواچێ بەشەکانی تریان هەر کوردستانی خۆمان زۆربەی خەڵک نەزانێت هونەرمەند ئاوا بە بێنازی سەر بنێتەوە بڕوا. بەڕاستی جێگەی داخە، بۆیە هەر لەوێ بڕیارمما کە یەکێ لە گۆرانیەکانی ئەم هونەرمەندە جوانە نوێ بکەم و پێشکەشی کەم بە ڕۆحی پاکی ئەو. هەر حەزم کرد ئاماژە بە شتێکی تریش بکەم. ئێمە 3-4 ڕۆژ لەمەوە پێش دوو ئەزیزمان لە دەستدا وەکو هونەرمەند، کاکە توانای فەرەجی خۆشەویست و ئازیز برا و هونەرمەند سڵاو لە جانی پاکی. بەڕاستی هەمومان پێم زۆرمان پێ ناخۆش بوو، لەگەڵ کاک ئیبراهیمی نەقدیانە کە ئیش مۆزیسیانێکی زۆر باش بوو. سڵاو لە گیانیان بەداخەوە. داواکارم لە خوای گەورە بە بەهەشتی بەرینیان شاد بکە. ئامین. کاک شوان، ئەو ماوەی کە با بڵێن سەرقاڵی ئەم بەرهەمە بووی، هیچ بەرهەمێکی تری ئەم هونەرمەندە یان پێشتر با بڵێن گوێبیستی بەرهەمەکانی ببووی یاخود هەر لەو سەردانەوە بڕیارەدا کە ئەم بەرهەمەش؟ بێگومان من یەکێکم لەوانی کە زۆر گوێگری ئەم مامۆستا ئەزیزە بووم. کۆمەڵە گۆرانی هەیە، یەکیان ئەوەیە من هەروە بوومێکی هەیە زۆر خۆشە، گۆرانی ئاوێنی دولبەری هەیە کە زۆر تایبەتە، دابشکردنێکی مۆزیقای زۆر جوانیان بۆ کردووە. پێشتر بەڕاستی گوێگری کارەکانی مامۆستا سەی ئەلادینی بابە شەهابی بووم، بەڵام کاتێک کە گڵکۆکەیم بینی ئاوا بەبێ ناز و بەبێ ئەوەی کە ئێمەی هونەرمەند بزانین کە کۆچی دوای کردەوە، بۆیە بڕیاری ئەوم ماکە یەکێ لە گۆرانەکانی نوێ بکەمەوە. زۆر باشە. ئەم ساڵ ئەمە چەندەمین بەرهەمی توێ و وا هەستەکەم کە با بڵێن بەرهەمەکانی دواتریش هەر لەسەر ئەم ستایل و لەسەر ئەم شێوازە بێت؟ ڕاستی ئەم ساڵم یەکەم بەرهەمە بێت. هیوادارم بەڵێ بۆ ساڵی نوێ، بەڵام هیوادارم لە بەرنامەیە هەیە هەر لەگەڵ کورساتی ئازیز و خۆشەویستا کلیپی ترمان هەبێ، کاری ترمان هەبێ، کاری نوێمان هەبێ، هەروە کاری فۆلکلۆرشمان هەبێ، چونکە من خۆم بە سروشتی خۆم وا ناسراوم کە زیاتر تێکەڵی کاری فۆلکلۆری و کوردەواری و جلی کوردی و جەوی کوردی و ئەم شتانم بەڕاستی تەسەورم کرد بە جلی کوردی و ڕاستە فەرمی. بەڵام لەبەر خاتری دیکۆری بەرنامەکە تۆزە هەستم کرد لەواچێ
بۆ چاوی بینەر خۆش نەبێت جەنابی شجری کوردیت لە بەرنیە اینجا ئەگینا هەمیشە من برادرانی خۆمان ئەڵێ بەجری کوردیەوە لە دایک بووی دامەجری کوردیم لە بەرە آخر بەرهەمەکانت هەمویان کوردەوارین زیاتر ئەو بەرهەمانی کە تایبەتن بە خۆت هیچ بەرهەمەیەکت بڕێوە بەرهەمێکی ترمان ڕیکۆرد کردووە ئینشاءالله دوای ئەم کارە هەوڵێن ئەویش بخێنە بواری جێبەجێکردن و کلیپکردنەوە ئەویش شێعری مامۆستا دیار هەڵەبجەی خۆشەویستە ئاوازەکە هی خۆمە دابشکردنی مۆسیقاکەی مامۆستا بڵند قەرەداغیە هیوادارم ئەوەش بتوانین جێ و مەکان و پێگەی خۆی بگرێ لە ناو هونەری کوردیە و بەڵام ئەمە کارێکی نوێیە کارێکی بڵێن فۆلکلۆری نییە تۆ ئەوە ئیشت کردووە لە ناو ئەو بەرهەمە فۆلکلۆریان ئێستا هەستەکەم با بڵێن شارەزاییەکی زۆر باشی تەنانەت هۆنراوەکانیشیت خۆت هەوڵە نایەوە هیچ هۆنراوەیەک بنووسی بۆ بەرهەمەکان هۆنراوم بۆ یەکی لە گۆرانەکانی خۆم نووسیوە بەڵام ئەویش ئەوە نەبێ مەسەلەن ستایل و شێوازی کە با بڵێن ئەو بەرهەمانەی تریە یعنی کاریگەریان هەیە لەسەر تۆ بێگومان کاریگەریان هەیە طبعاً ئێمە شعری کلاسیکی زۆر جوانمان هەیە و شاعری زۆر گەورەمان هەیە بەڵام من بۆ یەکی لە گۆرانەکانی خۆم حەزم کردووە شعر بنووسم ئەویش بەڕاستی لە نەبوونی ئەوەی کە تێکستێکم دەست نەکەوت کە کاری لەسەر بکەم خۆم مەجبور نووسیم بەڵام خراپیش دەرنەچوو هەرچەنە من بەڕاستی نووسەر نیم و شاعریش نیم هەنێ جار ئاوازدا ئەنێم هیوادارم بتوانم خزمەتێ بکەم هیوادارم بتوانم بەردەوام بم لەوەی کە لە ئێستاە کاری تازە زۆر باشە کاکشوان وتنەوە و نوێکردنەوەی ئەم بەرهەمانە بە تایبەتی ئەم بەرهەمە فۆلکلۆریانە چەندێک گرنگە هەم بۆ هێشتنەوەی بەرهەمەکە و با بڵێن هەم بۆ هونەرمەندەکەش کە ڕەنگە شارەزاییەک وردە وردە دروست بکات لەگەڵ ئەو بەرهەمە فۆلکلۆریانە ئەمە گەنجینێکی زۆر گەورە هی مۆسیقا و گۆرانی کوردیمان هەیە بەداخەوە لەوە ئەچێ کەم تا زۆرێک گۆرانی و مۆسیقای کوردی میلۆدی کوردی ئاوازی کوردی فەرامۆش کرابێ کە ئەمەش بەڕاستی کارێکی زۆر خراپە من لەگەڵ ئەوەیەم کە تازەگەری هەبێت بەڵام لەلایەکی ترەوە ئەمە شوناسی ئێمە مۆسیقای کوردی شوناسی ئێمەیە فەرهەنگ و کللتوری ئێمەیە کە پێویستەکە ئێمە هەمومان هەوڵی ئەوە بین کە زیینوی بکەینەوە ئەرکی سەرشانی منە هەتاکو توانام هەیە گۆرانی کوردی بڵێم و هەتا توانام هەیە ئەم گۆرانی و میلۆدیە جوانانە بێم بەگوێی ئەم جیلەی ئێستاە بەڵام ناکرێ ئێمە هەموو ئیشەکانمان هەر تازە بوو تازە و تازەگەری و ئەوە بێکە دوورمان خاتەوە لە کارە کوردیەکە هونەرمەندە گەنجەکان ئێستا هەیەنەکە بەم شێوازە گۆرانی بڵێن و لەسەر ئەم ڕێچکەیە بیان لە سلێمانی ئەوەنی من ئاگادار بم چەند هونەرمەندێکی زۆر جوان هەن مەبەستم لە لاوەکانە بەڵێ لاوەکان کۆمەڵی لاوی زۆر جوان هەن کە کاری کوردی ئەکەن و جێی دەستخۆشیە هەستی شەکەم ئێستا ماوەیە کە کوردستان خان خەڵک زیاتر هاتۆتەوە بەلای گۆرانی و مۆسیقای کوردیە بەلای شتی ڕەسەنە زیاتر گوێ لە کاری ڕەسەن و شتی جوان و ڕێک و پێگەگرێ کورساتیش خۆشحاڵ بە خۆشحاڵیەوە بەلای منەوە تاکە کەناڵە کە ڕێزی خۆی ڕێزی خێزانی کوردی گرتووە کاری نەشیا و بڵاو ناکاتەوە بەڕاستی ئێمە کۆمەڵە کلیپانێ شایانی ئەوە نییە هی ئەوە نییە کە خێزانی کوردی بینێ سپاس بخوا من هەتا ئێستا کە کاری هونەریم کردووە لە کورسات بێیان لە دەروی کورسات بێ کاری جوانمان کردووە کە شایانی دابوو نەریت و کللتوری ئەم میلەتە بێت سپاس بۆخوا کە ئێمە کورساتمان هەیە کە ڕێزی خێزانی کورد و ڕێزی کللتور و هونەری کوردیە دەستی تۆش خۆش بێ سپاس دەکەم شان قەرەداغی هونەرمەند سپاس دەکەم جارێکی ترکەم ئێوارەیە لە پرۆگرامی کورسات مەگەزین زۆر زۆر سپاس